بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان دوای کشانەوەیان لە حکومەت دانەوێت بەرەیکی نیشتیمانی بەرفراوان پێک بێنن کاریان بەرێژ بریتی دەبێت لە کارکردن بۆ پێکێنانی حکومەتێکی کاتی کە کاری سەرەکی بێت بۆ فشار دروستکردن بۆ پاکردنەوەی تۆماری دەنگدەران و ئەنجامدانی هەڵبژارنێکی پاک لە داهاتوودا بە میواندارێک لە بەڕێزان لە ئەستۆدیۆی سەرەکی هۆشیار عەبدوڵڵا هەڵسوڕاوی بزوتنەوەی گۆڕان لە هەولێریشەوە شوان ڕابەر ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان تاوتێیەم پرسە دەکەین سەرەتا راپۆرتێک دەبینی بەکشانەوەی کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان حکومەت یاریمی کوردستان جگەلەوەی دۆخی خراپتر بووە هاوکات هیچ هۆیەک نەماوە بۆەوەی حکومەت یارێم هەڵنەوەشێتەوە لە کۆی 5 پێگەنەری حکومەت یاریمی کوردستان ئێستا کۆمەڵ و گۆڕان کشاونەتەوە یەکێتی و پارتیش لەناو حکومەتدان یەکگرتوش ڕایگەیاندووە تا 15 مانگی داهاتوو موڵەت دەدەنە حکومەت بۆ جێبەجێکردنی داخوازیەکانیان بە پێچەوانە وەڵوێسی دیکەیان دەبێت بەڕای شارەزایان هیچ هۆکارێک نەماوە بۆ بەردەوامبوونی حکومەت یاریمی کوردستان چونکە حکومەت یارێم لە ڕووی سیاسیەوە بۆ یەکشانەوەی پێگاتە گرنگ و سەرکیەکانی حکومەت پێگەی سیاسی بە تەواوی لاواز بوو و لای زۆرینەی وڵاتیان و پارتە سیاسیەکان نەماوە لە ڕووی ئابووریەوە حکومەت یاریمی کوردستان تووشی کوردێنانێکی گەورە هاتووە کە مانگانە نزیکە لە سەدا 50 تەنانەت موچەی فەرمانبەرانیشی پێنادرێت هاوکاتە و چاکسازیەی کە چاوەڕوان کراوە دەبێت حکومەت بیکات تاسا حکومەت توانایەوەی نییە ئەو چاکسازیە بکات تەنانەت ئاماژێکی زۆر بچووک هەن بۆ ئەوەی بتوانێت بەسەر دۆخەکەدا زاڵ بێت و چاکسازی بەرفراوان بکات لەلایەکی دیکەوە ئەم حکومەتە کە بەرەمەکەی قەیرانە کەڵکەبووەکانە واتە هەر لە سەرتاوە تا ئێستا حکومەت نەک نەیتوانی ژیانێکی شایستە پێشکەشی هاوڵاتیان بکات هاوکات ئەوەشی هەیان بووە بۆی هەڵی سەرۆکاتی حکومەتەوە لە هاوڵاتیان سندرا بۆ هاوڵاتیان بڕوایان وایە کابینەی هەشتەم خراپترین سەرۆکایەتیە بووە بۆیە متمانەی هاوڵاتیان بەم کابینەیە لاواز بووە و دوجار هاوڵاتیان هاتنە سەر شەقام و داوای ڕوخاندنی ئەم کابینەیان کرد شارەزایان بڕوایان وایە کابینەی هەشت ئێستا هیچ پاساوێکی مانەوەی نەماوە و ئێستاش کەماوەتەوە تەنها سەپاندنی کەمینەیەک بووە بەسەر زۆرینەی هاوڵاتیان یاریمی کوردستان وەمانەوەشی ئاستی تووڕەیی و بێزاری هاوڵاتیان تا ئاستی بێهیوایی تەواو زیاد دەکات و دۆخەکەش سەختتر دەکات هەر بۆیە شارەزایان جەخت لەسەرەوە دەکەنەوە پێویستە ئەم هەڵوەشێتەوە و حکومەتێکی کاتی پێک بێنرێت گەولێوێتی کاری باشکردنی بژێوی هاوڵاتیان و ئەنجامدانی هەڵبژاردنێکی خاوێن بێت بە پێچەوانەوە بەردەوامی دۆخەکە جگە لە نەهامەتی هیچ کرانەوەیەکی باشی بەڕووی هاوڵاتیاندا نابێت دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان سوپاس بۆ میوانەکانمان کاکەوشەر بەخێر بێنەگە سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین بەر لەوەی کە بچینە سەر مەسەلەی کشانەوەی کۆمەڵ و گۆڕان لە حکومەت و کاری ئایندەیان حەز دەکەم سەبارەت بە خۆپیشاندنەکانی چەند ڕۆژی ڕابردووی سنووری پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئەو پێشێلکارانەی کە هەبوو لەلایەن هێزە ئەمنیەکانەوە وەڵامدانەوەی خەڵک بە گول لە ئایەمە دۆخیارێم ئاڵۆزتر ناکات بێگومانەمە ئاڵۆستری دەکات بەڵام من بۆ خۆم پێم وایە ئێستا کاتیەوە هاتووە لەسەر مەسەلەی خۆپیشاندانەکان هەنێ قسەی ڕوون و ڕاشکاو بکەین کە گرنگە ڕایگەشتی خەڵکی کوردستان و لە ڕێی کەناڵەکەی ئێوە بگا خۆپیشاندان یەکێکە لە مافەهەرە سەرەتاییەکانی هەر کۆمەڵگەیەک و هەر تاچێک و هەر فئەیەکی مجتەمع ئەو خۆپیشاندانانەی کە لە کوردستانی عێراقا لە ماوەی ڕابردوودا ڕوویان ناوە یان ئەو تەقینەوە جەماوەریانەی کە ڕوویان داوە لە ئاستی جیاجیایە جا چ بۆ داواکاری خزمەتگوزاری بوو بێ یاخود تووڕەبوون بوو بێ لە کردێکی تیرۆریستی وەکەوەی کە لە تیرۆرکردنی شەی سەردەش عوسمان ڕوویە یان لە حەڤەی شوباتە کە بۆ داخوازی خزمەتگوزاری بوو یان ئەمەی ئەم جارە کە بۆ ڕۆیشتنی حکوومەت و بۆ مەسەلەی موچۆ ئەمانە بوو هەموو ئەم خۆپیشاندانانە لە ڕاستیدا خۆپیشاندانی لە بینی قەوسێکدا گرنگە ڕوون بێ هی چین و توێژە جیاوازەکان بوون هەنێک سێکتەری تایبەت بە تایبەتی پەروەردە خوێندنی باڵا و کۆمەڵێک ئاستی تر یعنی خۆپیشاندانەکان خۆپیشاندانی پیشەیی بوون خەڵکی کوردستان بە تێکڕای حیزبورانە سیاسیەکانەوە کاتێکەڵی مامۆستایان لەسەر جادەن تەنها مامۆستایانی کۆمەڵ و گۆڕان لەسەر جادە نەبوون حیزبەکانی تریش لەسەر جادە بوون بە معنایەکی تر ئەم خۆپیشاندانانە خۆپیشاندان تابعێکی مجتەمەعیان هەبووە نەک تابعێکی حیزبی
و ئەوەی کە هەوڵەدا ئەم خۆپیشاندانانە بکا بە خۆپیشاندانێکی حیزبی لە ڕاستیدا تەنها ئەم دوو حیزبەی دەسەڵاتن بۆ ئەوەی کە یەک بەلا ڕێدا ببن دوو تونند و تیژی لە بەرامبەرە حەواڵ بکەن ئەگەر نا بۆ نمونە هەتا ئێستا نە کۆمەڵی ئیسلامی نەبزوتنەوەی گۆڕان نەهاتووە یان نەیوتوە من وەکو حزب خۆپیشاندانەکەم ئەگەر ئەوانە وەکو حزب بیانەوەی خۆپیشاندان بکەن ئەسنە سەر جادە قیادەکانیان دەست قۆڵەکەنە قۆڵ یەکتری ئەڵەن خۆپیشاندانی ئێمەیە وەکو حزب بەڵام جەنابتانەزانن یعنی ئەم دوو حیزبە لە ڕابردووشا بە ڕسمی ئەمەیان ڕانەگەیاندووە و خۆپیشاندانەکان خۆپیشاندانی خۆڕسکی پیشە جیاوازەکان بوون کە وەکو وتم تێکرای ڕەنگە جیاوازەکانی تیا بووە یەکێتی تیا بووە کۆمەڵی تیا بووە یەکگرتووی تیا بووە گۆڕانی تیا بووە خەڵکی بێلایەنی تیا بووە مامەسای تایە یاخود پیشەوەری تایە کە هیچ ئینتیمایەکی سیاسی نییە بەڵام ئەم دوو حیزبەی دەسەڵات ئەم جوت حیزبە ئەیانەوێ هەموو جوڵەیەکی سیاسی یان هەموو جوڵەیەکی کۆمەڵایەتی یان هەموو ناڕزایەتی دەربڕینێک بکەن بە حرەکەیەکی سیاسی بۆچی بۆ ئەوەی بتوانن لێ بدەن تونوتیژی بەکاربێنن و هەوڵ بدەن کە بەلاڕێدا بەرن لە ڕاستیدا ئەم خۆپیشاندانانە هەتا ئەم لەحزەیە خۆپیشاندانی کۆمەڵگەیە بەڕووی دەسەڵاتێکی فاشلدا بەڕووی دەسەڵاتێکی فاسددا بەڕووی گروپێک دەسەڵاتداردا کە هیچ مانایەک بۆ مانەوەیان نەماوە طبعا لە پاڵیشیدا تووڕێیەکی سیاسی کۆمەڵی ئیسلامیش و بزوتنەوەی گۆڕانیش هەیە طبعا هێزی سیاسی تریشن کە لە بینەکەدا یاریەکەن هەیە لەم حکوومەت و لەم کابینەیە ئەم کابینەیە یەک پاساوی مانەوەی نەماوە من زۆر دەمێک کە وتومە ئەم کابینەیە هەم شەرعیەتی لەدەستداوە هەم مەشروعیەتی لەدەستداوە شەرعیەتی ئەو کاتە لەدەستداوە کە لە ڕاستیدا پێشتری ژوتم ئینقلابی کرد بەسەر خۆیدا وەزیرەکانی بزوتنەوەی گۆڕانی دەرکرد ئەم کابینەیە شەرعیەتی بۆ لەدەستداوە کە موچەی فەرمانبەران نادا ئەم کابینەیە شەرعیەتی بۆ لەدەستداوە کە بە بێگەڕانەوە بۆ پەرلەمان نەوتی کوردستانی تا 2021 فرۆشتووە بە تورکیا شەرعیەت و مەشروعیەتی لە چەندین ئاستا لەدەستداوە یعنی لە دنیادا حکوومەتێک دەسەڵاتێک خۆپیشاندەر بکوژێ لولەی تفەنگەکانی بکاتە هاوڵاتیەکانی و بە گولە جوابی بەرد باتەوە بە گولە جوابی تارسووتاندن باتەوە و بە گولە جوابی ئەوە باتەوە کە کەسێک بێوێ کە من تەمان لە بینی قەوسێکدا لەگەڵ هیچ جۆرە سووتاندنێکانیم نە بارگای حیزبی نە بارگای حکومی نە هیچ شتێک بەڵام لە هیچ کاتێکیشدا لە بینی بەرد و گولەیە من بەر تەڵەبژێرم لە بینی سووتاندنی نەک سووتاندنی بارگایەک لە بینی سووتاندنی هەموو کوردستانە لەگەڵ خوێنی یەک ئینسان لە ڕاستیە من خوێنی ئینسانەکە هەڵەبژێرم چونکە خۆ بە خۆڕایی خۆی گەورە ناڵێ ینی کوشتنی ئینسانێک بەناڕەوە وەکو وایە تۆ هەموو ئینسانەکانی کوشتی بە یاخود دنیا وێران کردبێ لەبەرەوە ئەم مەفهومە وەکوتم خۆپیشاندانەکان خۆپیشاندانی خەڵکن و ئەگەر خەڵک لەو هەموو نەبوونیەیە لەم هەموو کارەساتەیە نەڕژێتە سەرجادە تووڕە نەبێ بێتاقەت نەبێ ناڕەزان نەبێت تەمان لە بینی خەوسێکیش ئەبێ ناتوند و تیژ بێ کەی بچێت یعنی کاک حەکیم لە ڕانیە من سەردانم کردن چوومە ماڵی شەهیدەکان و بەشێکیش لەو کەسانی کە بە گەرمی لە خۆپیشاندانەکانە بەشداریان کردووە هەر ئەوەنە بۆ تەواو بکەم لە کۆی هەشتا خۆپیشاندەر ئەوە مامەسەتەها پێوتم باوشێشێک لە شەهیدەکان لە کۆی هەشتا خۆپیشاندەر کە گیرفانەکانیان گەڕاون بە هەر هەمویان 16,000 دینار لە گیرفانیانە بووە هەشتا کەس یعنی کەسێک 250 دیناری تەبعی لە گیرفانە نەبێ کەسێک نەتوانێت قوتوێ شیر بۆ مناڵەکەی بکڕێ کەسێک نەتوانێت مناڵەکانی بنێرێتەوە بۆ مەکتەب کەسێک نەبوونی وا ژیانی پێ هەڵچنابێ طبعاً کاکە ئەوەی بێتە بەردەستی ئەی وەشێنێ ئەوەی بێتە بەردەستی ئەی سووتێنێ تەمان من دیسانەوە لەگەڵ یانیم چکۆمە چارەسەر نییە ئەبێدان بە خۆمانە بگرین ئەبێ فێری خەباتی ناتونوتیژی زۆر بەکوتی سپاساوێکێ بۆ مامەڵەکردنی ئەو هێزەمنیانی ئەم ناوچێت لەگەڵ ئەم ڕووداوە بەم شێوێ لە ڕاستیدا ئەم هیچ نەکیچ پاساوێک نییە بەم شێوازە بەم تونوتیژێ مامەڵەکردن هەتا بەم شێوازە تونوتیژ بن زیاتر کۆتایی زۆر تراژیدی خۆیان نزیگەکاتەوە سپاس دەکەم دواتر ڕێگرم وڵای بەڕێزت کاکە شوان زۆر سپاس بۆ بەڕێزیشتان دەمەوێت بەڕێژ شتێکت هەبێت لەسەر مەسلەی خۆپیشاندانەکان و مەسلەی وەڵامدانەوەی دەسەڵات پاشان قسە لەسەرەوە بکەین دوای کشانەوەتان لە حکوومەت لەگەڵ بزوتنەوەی گۆڕان هەنگاوی داهاتوتان چی دەبێ و باز لەوە دەکرێت کە بەرەیەکی نیشتیمانی دروست دەکەن ئایا و بەرە نیشتیمانیە دەستی پێکراوە بۆ دروستکردن؟ بەڵێ سەرەتا بەناوی خوای گەورە میهرەبان زۆر سوپاس بۆ جەنابەت بۆ کاگوشیار سەبارەت بە خۆپیشاندانەکانی ئەم جارەی بەڕاستی خۆپیشاندانی حەق بوون خۆپیشاندانی جەماوەر و خەڵک و کۆمەڵگە بوون خۆپیشاندانێک بوون لە نەبوونی و هەژاری و نەداری و داواکاری خەڵکەوە هەڵقوڵاون کە دەڵێم خۆپیشاندانێکی حەق بوو بەو مانایی کە
بەڕاستی لە سۆنگەی ئەوە کە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕابردوو چەندان ساڵە خەڵک برسی و هەژار و نەدار دەکا تەنانەت مافە سەرەتایەکانیشیان بۆ دابین ناکا پێیان بەڕەوا نابینی لە مقابلدا چینێکی زۆر کەم سنووردار کە زۆر تێری و تەژین لەسەر خوێن و خەبات و شانی ئەو خەڵکە دەژین لە هەموو شتێک بەهرەمەند دەبن خەڵکیش ئەو حەقیقەتانە دەزانی کەواتە خەڵک بە حەقی خۆی دەزانی کە بێ داوای بڵێن مافی خۆی بکە کاتێک کە خەڵک داوای مافی خۆ دەکا زۆر بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەشی پێ بەڕەوا نابینی دێ لە هەمبەردا ینی بەهێز بەچەک بە گولە بە تونند و تویژی وەڵامی دەداتەوە یعنی لە کاتێکدا کە زۆر جار حکوومەتی هەرێمی کوردستان باسی تونند و تیژی و یعنی عملیەی ئیرهابی و تیرۆریستی خەڵک دەکا بەڵام لە هەمان کاتدا ئەو وەڵامدانەوەی دەسەڵاتی هەرێمی کوردستان جۆرێکە لە ممارەسەکردنی ئیرهاب بەرامبەر بە هاوڵاتیان و هاونیشتیمانیانی خۆیان وەکە دەڵێن ئەم خۆپیشاندانە خۆپیشاندانێکی جەماوەریە فعلەن یعنی خۆپیشاندانێکی جەماوەریە لە بەرەوەی هیچ حیزبێک لە پەنای نییە و لەگەڵی دانیا بۆ نمونە کۆمەڵ و گۆڕان ئەگەرچی پێشتریش کە لە نێو حکوومەت بوون خاوەنی هەڵوێز بوون هەمیشە بە خراپەکاریەکانی حکوومەتیان دەگوتنە ستۆپ ئێستاش کە لە حکوومەت هاتوونەتە دەرێ هەڵنەستاون بە تەنزیمکردن و ڕێخستن و تەشجیعکردن و هاندانی خۆپیشاندەران ئەگەرنا بە تەئکید ئەوان خۆیان دەستنە شەقام و سەنگ و قورسایی زۆریشی دەبێ و خۆپیشاندانەکانیش بە ئاراستەیەکی تری یاسایی و باشتر و ڕێکتر و بەهێزتردا دەڕوا بەڵام یعنی ئەم خۆپیشاندانە تەنیا ینی هەڵقڵاوی نێو ناخی خەڵکە نەڕەزایی خەڵکە غەزەب و خەشمی خەڵکە خەڵک هێندە تووڕێ لە حکوومەت و لە دەسەڵاتی هەرێمی کوردستان کە ڕازی نییە بەڵێ بەڕێزت وتت ئەمە جۆرێکە لە ئیرهاب ئەوەی کە بەرامبەر بە خۆپیشاندەران دەکرێت ئەوەی کە و کاردانەوەی کە ئێستا هەیە بەرامبەر بە وەڵامدانەوەی خەڵک بەڵێ بێگومان جۆرێکە لە ئیرهاب خۆی تەفسیری یعنی ئیرهاب چییە ئەگەر بڕۆ لە دەسەڵات بپرسە ینی ئیرهاب ینی یەکێک لە شێواز جۆرەکانی بریتە لە بەکارهێنانی هێز تونند و تیژی بە تایبەتیش بە ناحەق ناڕەوا بە غافڵ گیرانە جا ئەمە چه هاوڵاتێک بەکاری بینی چ دەسەڵات بەکاری بینی کاتی خۆی ئێمە وەکو حزبە سیاسیەکان لە هەرێمی کوردستان ساڵای ساڵە شۆڕش و خەباتێکی خوێناوی لە پێناو ڕزگارکردنی نیشتیمان دەکەن لە دژی چیە لە دژی حکوومەتە دیکتاتۆرەکانی بەغدا یعنی پێمان وا بووە خاچیان داگیرکردون مافیان داگیرکردون بەڵام ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان کە هی خۆمانە و خۆماڵیە بە شکلێکی تر دێ یعنی شتەکانی خەڵک داگیر دەکات شتەکانی خەڵک زەوت دەکات زوڵمیان لێ دەکات نەعەداڵەتیان بەرامبەر دەکات هەر ئەو خەڵکەی دێتە شەقام ئەوان شۆڕژێر بووین خەبات کار بووینە خوێنیان ڕشتووە تەضعیان داوە یعنی بۆ نمونە لە نێویاندا پێشمەرگا یعنی هەتا شەڕە شەڕیان پێ دەکەن دواتر پشتیان تێ دەکەن یعنی دێن یعنی مافیان دابین ناکەن بەڵام من لێرە و قسێش دەکەم بەڕاستی یعنی خەڵکێک یعنی ناحەقە پێشمەرگەش خەڵکێکی ناحەقە بەومانایی یعنی ئەگەر تا ئێستاش تێنەگەیشتون با لێرە بەولاوە تێنەگەن تێبگەن عفوەن نەک بەیانی کاتێک کە هەڵبژاردن دادێ دیسان دەهۆڵی دەسەڵات دەکوترێ بە ئاراستەی پرسەنەتەواتیەکان و حەماسەتی نیشتیمانی دیسان بێن یعنی دەنجی خەڵک و ئیرادەی خەڵک بکڕن یعنی ئەگەر خەڵک تا ئێرە تێنەگا یعنی دەبێت لەی لە خەڵک بکرێنەک لە دەسەڵات سپاس دەکەم دواتر دەگەرم لای بەڕێز سەبار بۆی کەنگاوی داهاتوتان وەکو کۆمەڵ و گۆڕان چی دەبێت دوای کشانەوە دەگەرم لای بەڕێزت کە هوشار گەرم لای بەڕێزت ئێستا دوای کشانەوە ئەم دوهێزە قسە لە سەرەوەشە کە کۆمەڵ و گۆڕان درەنگ لە حکوومەت کشاونەتەوە تا سەرۆکی حکوومەتیش وتی کە 3 مانگی ماوە بۆ هەڵبژاردن پێ دوایە کارێکی درەنگ وەخت بوو ئەم هەڵوێستە کە وەڵامێک بووەوەش کە خەڵکیش تووڕە بوو کە ئەم دوهێزە لەم حکوومەتەدا هەن خۆی لە ڕاستی داوای کە پێوەستە بە مووقیفی بزوتنەوەی گۆڕانەوە منەمێ ڕوونکردنەوە بم بە جەنابەت ئێمە دوایەوەی کە کودەتامان بەسەرکران 2 ساڵ لەمە بەر زیاتریش هاتنە دەرەوەمان و نەهاتنە دەرەوەمان یعنی هوەریشی ئەو تویتیانە بوو چونکە ئێمە لە ئەساسە لە حکوومەتەکە دەرکرا بووین بە کودەتا یعنی ئەگەر ئیستیقالەشمان بکردایە ئەو کاتە ئەیانوت ئەوە ئێوە خۆتان دەرکراون بەڵام دوای ئەوەی کە کشاوینەتەوە کاتی ئەوە هاتوو هەنێک ڕاستی هەیە بۆ لە ڕێی بەرنامەکەی تۆ بۆ خەڵکی ڕوون بکەینەوە لە ڕاستیە مانەوەمان لەبەر 2 هۆکاری سەرەکی بوو یەکەم پارتی دیموکراتی کوردستان
ڕاستە ئێمەی بە کودەتا دەرکرد بەڵام نەیتوانی شوێنەکانی ئێمە پڕ بکاتەوە بیکە بە ڕەشوەی سیاسی بۆنێک لەلایەنە سیاسیەکان. ئەزانی کاک حەچیم پارتی ئەیویست زۆر مەبەستی بوو و بەشێک لە هێزەکانی تریش ئانویست وەکوتم ئەمە بۆ یەکەم جارە ئاشکرایەکەم و بەشێکیش لەو تەکتیکە سیاسی کە ئێمەی پێماینەوە لەناو حکوومەتە ئەیویست پۆستەکانی گۆڕانیش و کۆمەڵیش بۆ نمونە لە سەرۆکایەتی پەرلەمانە ئەیویست سکرتێری بۆ نمونە پەرلەمان بابەیەگرتو جێگری سەرۆکی پەرلەمان بابەیەشێتی یاخو سەرۆکی پەرلەمان بابەیەشێتی بۆ نمونە وەزارەتی پێشمەرگەهی کەهی ئێمە بوو بە زووی بیدا بە سۆشیالیست مەسەلەن وەزارەتەکانی تردا بەشکا بەسەر حیزبەکانی خۆیانە وەکو غەنیم و ئەوانە بە معنایەکی تر ئەویست بیکە بە ڕەشوەی سیاسی بۆی جەبهە سیاسیەکەی خۆی پێ بەقوت بکە ئێمە وەکو تەکتیکی سیاسی نەمانێش پارتی ئەمە بکە ئەمە زۆر بەڕوون و ڕاشکاوی ئەمەوێ بۆ بەردەم ڕای گشتی خەڵکی کوردستان ئەمە بڵێم یەک دوو بەشێکی تری بریتیە لەوەی لە ڕاستیەدا ئێمە ئەم ویستمان ئەم نەریتە سیاسیە شەرمەزارکەین ویستمان بەڕادەیەک بیهێڵینەوە بیگرین ئەم مەوزوعە کە کۆمەڵێک وەزیر دەرکراون وەک سەرۆکی پەرلەمان ناهێڵڕێ بگەڕێتەوە بۆ هەولێر بۆ ئەوەی پارتی جارێکی تر ئەم فەزیحە سیاسیە نەکا بۆی بە مرۆرالکرام بۆی تێنەپەڕێ تەمان بنەبێ ئەمە بڵم لە بینی قەوسێکەوە وەکو ئەمانەت من بۆ خۆم لەگەڵەوە بووم کە لە سەرتاوە بکشینەوە بەڵام پێ دەچێت ئەم بۆچوونێکی دقیق بێ دەکرێت ئەو بۆچوونە لەو بۆچوونەی ئەو سای من دقیقتر بوو بێ کە بەشێک لە برادرانی ئێمە لەناو بزوتنەوەی گۆڕان تەبەنیان کردووە یعنی ئێمە لە ئاستی ئیقلیمیە لە ئاستی نێودەوڵەتیە لە ئاستی ناوخۆی عێراقا لە ئاستی ڕەئی عامی کوردیە ئەم کردەوە سیاسی پارتیمان بەڕادەیەک شەرمەزار کرد نەک لە پێناوی خۆمانە لە پێناوی ئەوەی جاریشتر پارتی جورئەتی ئەمەنەکە یەک دوو دۆخێکمان دروست کرد کە بێدەنجی بەڕاستی لە مووقیفە بێدەنجێکی ئێجگار ناشینێنن لەوەی ئەو هێزە سیاسیانەی کە لەم مووقیفەی پارتی هاتنە دەنگ جگە لە کۆمەڵی ئیسلامی یەک هێزی سیاسی تر نهاتە دەنگ بۆ نمونە شێخ فەخرەدین قادر خۆ هیچ کێشەیەکی نەبوو یعنی هەتا تەنانەت کاک مەسعود لە یەکێک ئاڵێ ئێمە نازانین کێشەمان چێ لەگەڵ بەڵام کێشەیەکی مەبدەئی هەبوو بۆەوەی کە دژی ئەم کودەتایە بوو کە بەسەر پەرلەمان ناکراوە پێش سەرۆکی پەرلەمانیش ئیستیقالەی کرد و ئەمڕۆ سەرۆکی پەرلەمانیش ئیستیقالەی کرد ئەمە بۆ بۆ وەزارەتەکانی بۆ وەزیرەکانیش ڕاستە ئەمە یەک دووەم ئەوەی کە پەیوەستە بە مەسەلەی نزیکی و دووری هەڵبژاردنەوە لە ڕاستیە ئەمانە خۆڵەکەنە چاوی خەڵک یعنی مەسەلەن پارتی و یەکێتی کاتێک کە حکوومەت بۆ نمونە هەڵبژاردن تەواوە بێ بۆ یەک ساڵ دوایە خەن لەبەرەوەی کە ڕێک ناکەون لە سەردابەشکردنی پۆستەکان ئەڵەنجا خۆ دواخستنی حکوومەتیی سیری نەکردووە بەڵام ئەگەر بزوتنەوەی گۆڕان بۆ نمونە یاخود کۆمەڵی ئیسلامی بۆ 3 مانگ و 4 مانگ بێنە دەرەوە و هەوڵ بدەن زەختێکی گەورە دروستکەن و بەری ئۆپۆزیسیۆن دروستکەن و ڕەش و سپی لە یەکجیا بکەنەوە ئەڵێن ئەمە کەمە ئەزانی کاک حەچیم ئێمە ئەم هەنگاوەمان لەم کۆتاییە بۆ چینە بۆ ئەوەی بەڕاستی ڕەئی عامی خەڵکی کوردستان بزانێ لە بینی ڕەش و سپیا چیتر ڕەساسی نەماوە با بەڕوون و ڕاشکاوی با بەڕوون و ڕاشکاوی باسی بکەم ئێمە 5 هێزی سیاسی بەشداریمان کردووە لە حکوومەتە پارتی دیموکراتی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان یەکگرتووی ئیسلامی بزوتنەوەی گۆڕان کۆمەڵ بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵ هاتوونەتە دەرەوە ئێستا حکوومەتەکە حکوومەتێکی سێ قۆڵیە یەکێتی و یەکگرتوو پارتی ماونەتەوە وانە هێزی تریش لە کایەکەدان بۆ نمونە قایمەکەی دکتۆر بەرهەم ئەوە ئێستا جیلی نوێشەیە حیزبەکەی کاک شاسوار و هێزی کۆمەڵایەتی تریشەن لەم نێوانەدا ئێستا ئیتر بەرەکە ڕوون و ڕاشکاوە چێ لە جەبهەی ئۆپۆزیسیۆن و دژی ئەم حکوومەتەیە با بفەرموێ چێش لە پشتیوانی ئەم حکوومەتەیە با بفەرموێ ئەم جوڵە سیاسی کۆمەڵ و گۆڕان ئەمە یەکلا کردوتەوە و بەداخەوە و من تەمەنای ئەوە ئەەکەم کە بە زووی ئەم بەرەیە بە تایبەتی لە بینی قەوسێکدا فرسەتێکی ئێجگار مێژووی بوو بۆ برادرانمان لە یەکگرتووی ئیسلامی کە هەڵا یەک لە دوایەکەکانیان ڕاست بکەنەوە تەمەنا ئەەکەم لە 15 مانجی داهاتوو زیاتر دووری نەخەنەوە و بێنە ئەم بەرەیە چونکە من پێم وایە قاعیدەی بەڕێزی یەکگرتووی ئیسلامی چاوەڕوانی ئەمەیە ئاخر تعلیق لەسەر مەسەلەی درەنگکشانەوەی ئێمە لە ڕاستیدا ئەم مۆدێلە سیاسیەی کە لەسەر هەموو هەنگاوێکی سیاسی گرنگ پرسیارێک دروست بکەی ئەمە هەوڵێکی ڕێکخراوی حیزبە دەسەڵاتدارەکانە خەڵکی تر ئەیڵێنەوە یعنی من بەلامەوە سەیرە بۆ نمونە یەکێتی و پارتی خۆیان تعلیق نەدەن بەڵام کادرێکی باڵای یەکگرتووی ئیسلامی بڵێ ئەمە بۆ دەنگ زیادکردنە قەزدم ئەوەیە کە بەم حرەکەیە جادرەنگ بوو بەیان زوو پێشتر ڕوونم کردەوە ئێمە ڕەش و سپیمان لێک جیا کردوتەوە چاوەڕێی ئەوەی ئەوە کەوان ڕەش بن ئێوە سپی بن نا من ناڵم ئێمە ڕەشین و ئەوان سپینیان بە پێچەوانەوە نەخێر ئێستا دوو بەرە هەیە لە کوردستانە کاک حەچیم پێشتر هەموو کەسێک گلەیی ئەکرد ئەزانی یەکگرتوو گلەیی ئەکرد گۆڕان گلەیی ئەکرد کۆمەڵ گلەیی ئەکرد پارتی گلەیی ئەکرد یەکێتی گلەیی ئەکرد ئەی باشە ئەمانە کە گلەیی ئەکەن چێ لە حکوومەتە و چێ لە ئۆپۆزیسیۆنایە ئێستا کەس ناتوانێت گلەیی بکە ئێستا گۆڕان و کۆمەڵ ئەڵێن ئێمە بەشێک نین لەم حکوومەتە لانی کەم بۆ سێمانگە باشە کاکە بەڵام یەکگرتوو ناتوانێت گلەیی بکە یەکێتی ناتوانێت گلەیی بکە پارتیش ناتوانێت گلەیی بکە قایمەکەی دکتۆر بەرهەمیش بێ خۆی گلەیی بکاتەوە کاک شاسواریش بە هەمان شێوە بۆ نمونە یان برادرانی تر بە یعنی مەبەستم ئەوەیە کە ئێستا وازحە هەردوو لایەنەکە هەردوو بەرەکە ڕوونە
ئیتر پێویست بۆ ناکە خەڵک سەر لە خەڵک بشێوێنین هەمووی لە دەسەڵاتە بێ هەموو شیگلەی بکە قەزی من ئەوە بوو. سوپاس دەکەم کاک کێشوانەگە بگەڕێم وڵای بەڕێز سەوارت بە هەنگاوی داهاتووتان خەڵک دوای کشانەوەتان چاوەڕێی هەنگاوی زیاترە لە کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان هەنگاوی داهاتووتان چی دەبێ ئایا دەست باز لە دروستکردنی بەرەیەکی نیشتیمانی دەکرێت دەستان کردووە بەم هەوڵانە؟ بەڵێ بە کورتی بێگومانمات و تازە کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان لە نێو حکوومەت هاتنە دەرێ و لە نێو حکوومەت نەمان خۆیان ئەرکێکی تر و قۆناغێکی تریان دەکەوێتە ئەستۆ ئەویش ئەوەیە کە قۆناغ و ئەرچی ئۆپۆزیسیۆن بوونە هەم بۆ خۆیان دەبی پێ هەڵستن هەمیش خەڵک لیان چاوەڕێ دەکام بۆیە بەڕاستی زۆر گرنگە کۆمەڵ و گۆڕان وەکو سەرمەشق هەرچی لە توانایاندا هەبی دەبی ئەو ڕێگا و ڕێکار و هەنگا و شێوازانە بگرنە بەر کە دەبنەمایەی هەم دروستکردنی بەرەیەکی ئۆپۆزیسیۆن هەم دروستکردنی فشار لەسەر حکوومەت یعنی کارە سەرەکی و گرنگەکانی ئەم دوولایەنە لە داهاتوو ئەوە دەبی یەک دەبێ بەرەیەکی ئۆپۆزیسیۆن دروستکەن لە ئەحزاب و لە ئەشخاص و لە هەمان کاتدا ئەم بەرەیە ببێتە فشار کوتک قورسایی لەسەر دەسەڵات و حکوومەتی هەرێمی کوردستان بۆ چەند مەبەستێکی سەرەکی بەپێی ئەو چەند مانگەی کەماوە یعنی یەکێک لە مەبەست و کارەکان دروستکردنی حکوومەتێکی کاتی بۆ ئەوەی ئەم حکوومەتە لەم کاتە دیاریکراوە کورتەدا ئەگەر دووسێ شاکاری گرنجیش کە هەر گرنگن یەکیان هەڵبژاردنیەکی پاک و بێگەرد ئەوەی تریشیان چاکردنی بار و گوزەرانی خەڵک بۆ چونکە بەڕاستی ئەوەی کە هەممی خەڵکە ئەوەی کە هەممی ئۆپۆزیسیۆنیش دەبێ ببێ یعنی چاکردنی بار و گوزەرانی خەڵکە خەڵک ئێستا نان و بژێوی لەلا شتێکی سەرەکیە بۆیە دەبێ ئۆپۆزیسیۆن فشار بکە لە حکوومەت یان بۆ دروستکردنی حکوومەتێکی تر بۆ ئەوەی بتوانی ئیستیعادەی ماف و داواکاریەکان و ئیمتیازاتەکانی خەڵک بجێڕیتەوە. بەڵێ زۆر باشە بەس بۆ هەنگاوی عملی دەنرێت لەمڕۆ بۆ دروستکردنی و بەرێکە بەڕێزت وتت ئەم بەرێ پێویستە دروست بکرێت دەستکراوە بە هەنگاو یاخود ئەگەر دەست نەکراوە بۆچی دەستی پێ ناکرێ ئەم کارە؟ خۆی تازە هەردوو لایەن کۆمەڵ و گۆڕان لە حکوومەت هاتوونەتە دەر بە تەکید لە ڕۆژانی دادێ هەنگاوی تر دەنێن لە ڕۆژانی ڕابردوش هەندێک هەنگاویان ناوە بۆ نمونە تا ئێستا یعنی قسە لەگەڵ بڵێن هاوپەیمانی بۆ دیموکراتی و دادگەری کراوە لەگەڵ بزوتنەوەی ئیسلامیش یعنی خۆی پێشتر لە حکوومەت نەبووە و ئۆپۆزیسیۆن بوونی خۆی ڕاگەیاندووە تەنیا لە پەرلەمان دابووین و بە تەکید قسە لەگەڵ لایەنی تریش دەکرێت لایەنی تریش بۆ نمونە ئێستا یعنی نەوەی نوێش ئەوان خۆیان یعنی هەر مەیدانیەن واقعیەن عملیەن یعنی ئەوان لە ساحەکە ئۆپۆزیسیۆنن و بەردەوام هەنگاویش داوێن ئیدی لە ڕۆژانی دادەی عفوەن یعنی کۆمەڵ و گۆڕان بە ئەجندایەکی باشتر بە نەخشەڕێگایەکی باشتر لە پێناو دروستکردنی بەرەیەکی ئۆپۆزیسیۆن لە پێناو دروستکردنی فشار لەسەر حکوومەت یا بۆ پێکهێنانی حکوومەتێکی تر بۆ ئەو مەبەستانێک کە باسم کرد هەنگاوی خۆی دەنێ بەڵام گرنگ ئەوەیە لایەنە سیاسیەکانیش هەست بە و مەترسیانە و بکەن کە بە دەنجیانەوە بچن دەنجی خۆیان بخەنە پاڵ دەنجی کۆمەڵ و گۆڕان بۆ ئەگەر ڕاستە گلەیان لە دەسەڵاتێ ئەگەر ڕاستە گەندەڵی زۆر هەیە ئەگەر ڕاستە شێوازی حکومڕانی جێی مەترسی و جێی پرسیارە لە هەرێمی کوردستان بەم شێوە نابێ بەڕێوە بچێ دەبێ لایەنەکانیش متەضامین و هەماهەنگ بن لەگەڵ کۆمەڕ و گۆڕان. بەڵێ پێ دوایە ئەم بەرێ کاریگەری دەبێت بۆ گۆڕانکاری دروستکردنەگەر بەرەیەکی بەرفراوانی نیشتیمانی ئۆپۆزیسیۆن پێک بێنرێت کاریگەری دەبێت بۆ گۆڕانکاری؟ بە تەکید ئەو بارودۆخەنە هەموارەی لە حکومڕانی هەرێمی کوردستان سەرچاوە دەگری لە دوو شتی زۆر سەرەکیەوە سەرچاوە دەگری یەکیان لە نیەت و ئیرادە و تێگەیشتن و عەقلیەتی دەسەڵاتدارەکان کە وا دەسەڵات دەگەن بەم شێوەیە ممارەسەی دەسەڵاتکەن کە تەعەداش ئاساییە
یعنی چەسانەوەش ئاساییە گەندەڵیش ئاساییە نادادگەری و فەرق و جیاوازش ئاساییە ئەوەی تر لە چەوە سەرچاوە دەگرێت لەوەوە سەرچاوە دەگری کە لە مقابل دەسەڵاتی هەرێمی کوردستان ئۆپۆزیسیۆنێک نەبووە ئەو سەردەمەی کە ئۆپۆزیسیۆن هەبوو یعنی بەڕاستی هەمیشە دەسەڵات یعنی لە مەترسیدا بوو بەرامبەر بە یعنی ئۆپۆزیسیۆن ئێستاش کاتێک کە کۆمەڵ و گۆڕان ڕاشکاوانە دەبنە دەسەڵات و لە حکومەت دێنە دەر ئەوان حسێبێکی تر و تایبەت بۆ ئەم دوو لایەنە دەکەن چجای ئەگەر کۆمەڵێک لایەنی تریشان لەگەڵدابن بۆیە ئەگەر بێت و بەرەی ئۆپۆزیسیۆن دروستبی بە تاکید کاریگەری زۆر ئیجابی لەسەر بارودۆخەکە دەبی و لەسەر حکومەت دەبی حکومەت لەوانەیە کۆمەڵێک گۆڕانکاری و چاکسازی بکە کۆمەڵێک هەنگاو باوێت بەڵێ بینەرانی بەرز ناوبڕێک و دەگەڕێنەوە وڵاتە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. شێف برنجی مەحموود لە هیچ شوێنێک نەماوە. آخر بسيط نية سهل بازار كان برنجي محمود نمو يلا كيلة دزداو بسيط نية شافويا كاكي ما شاورتوين باشە باش ئەوەی بینیمان تەنها خەوێ بوو نهێنی خواردنە خۆشەکانی شێڤوریا لە جێی خۆی ماوە ئەگەر برنجەکەت مەحموود بێت هەموو شتێکی تر باتیتە. کۆمپانیای چای نوێ کۆمپانیای چای نوێ هەستا بەکردنەوەی کارگەی فۆم بە ئەمێری پێشکەوتوو کە توانای دابینکردنی مادەی فۆمی هەیە بۆ هەموو کوردستان. لەم کارگەیە هەموو جۆرە فۆم و ڕنگ و قیاسێک بەرهەم دەهێنرێت. ئەم کارگەیە کاریگەری دەبێت لەسەر بژانەوەی ژێرخانی ئابووری و هەستانەوەی کەرتی پیشەسازی لە کوردستاندا. کۆمپانیای چای نوێ بۆ بەرهەمهێنانی فۆم. کۆمپانیای دنیا دیکۆر کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە HDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت.
دووارە سڵاوتان لێبێت بەڕێزان کە کەوشەرەکە بگەرم بۆ لای بەڕێزق سەر ئەرکەکانی کۆمەڵ و گۆڕام بکەین دوای بوون بە ئۆپۆسیۆن بوون سەرەتا لە مەسەلەی ئەم خۆپیشاندانانە بکەینەوە ڕخنە لەو دیکە کە مەسەلەن ئەمانە شەرمون بن بەرامبەر بەم ڕووداوانەی کە لەم ناوچەیە ڕوویدا پێ دوای دەبێت چ ڕۆڵێک ببینین مەسەلەن کۆمەڵ و گۆڕان لە پاراستنی خۆپیشاندەران لە لەوەی کە دەسەڵات ڕابگرن و نتیجەیان بەرامبەر ناکات. بەڵێ وایە ئەمە دۆخێک دروست بووە ئێستا لەبری ئەوەی کە ژمارەیەکی زۆری خەڵک تەنانەت ژمارەیەکی زۆری لایەنگرانی هەندێک لایەنی سیاسی چاویان لەسەر ئەم کارە ناشیا و نادروست و نامرۆڤانەی حیزبەکانی دەسەڵات بە تایبەتی لەم سنوورایەتی نیشتیمانی بێ باس لەوە دەکەن کە کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان هەڵوێستیان چی بۆ چۆن نەبووە لە ڕاستیدا هەڵوێستی بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی شەرمن نەبووە بەقەدرەوەی هەڵوێستی ئەم دوو هێزە دوو هەڵوێستی بەرپرسیارانە بووە. ئەزانی بۆ ئێمەمانان زۆر ئاسانە کە لە زەرفی هەفتەیەکدا کوردستانی عێراق وەکو سووریا لێ بکەین بەڵام وای لێ ناکەین چونکە ئێمە قەناعەتمان بە خەباتی ناتوند و تیژی هەیە. ئەوەی کە پێیوەستە بە بزوتنەوەی گۆڕانەوە ئێمە کللتوری خەباتی ناتوند و تیژی لە نەشوا مستەفاوە فێر بووین. نەشوا مستەفا لە ساڵی 2009 ئەگەر بیویستایە ڕاپەڕین دروست بکات لە دژی ئەم سوڵتە فاسیدەی ئێستا ئەیتوانی بە ڕاپەڕین لایەن بەرێ نەک حیزبێکی سیاسی مەدەنی بێچەک دروست بکات. بۆیە ئێمە تا ئێستاش قەناعەتمان بە ڕاپەڕینی سیاسی نییە یان قەناعەتمان بە ڕاپەڕینی چەکداری نییە یان قەناعەتمان بە خەباتی چەکداری نییە وەگەر ئەبێ خەڵکی ئێمە فەرق لە بینی خۆپیشاندان و ڕاپەڕیندا بکات بەڕاستی یعنی و ئەبێت چاوەڕوانیشیان لە بزوتنەوەی گۆڕان ئەو خەباتە مەدەنیە ئەو خەباتە ناتوند و تیژیە ئەو فەلسەفە گاندیزمە بێ کە ئێمە لە نەشوا مستەفاوە بۆمان ماوەتەوە. کاک حەکیم لەم شارەیە لە زۆر ڕووداوە لە هەفتەی شوباتە لە پەرامەردانی مەقەڕەکانی بزوتنەوەی گۆڕانە لە تیرۆرکردنی هەڵسوراوەکانمانە لە تەزویرە لە ساختەکاریە ئێمە سەبر و تەحمل و دام بەخواگرتنی و شوا مستەفامان بینیوە کە لە کاتێکا بە قسەی کاک محەممەد حەکیم خۆگەر لەم شارەیە هەر قاچی بنایە بە عەرزە 20,000 چەکداری کۆ کردەوە و ئێستاش بزوتنەوەی گۆڕانم توانای هەیە کۆمەڵی ئیسلامیشم توانای هەیە بەڵام ئێمە دوو هێزی بەرپرسیارین و مێژوو ئەینووسێ کاتێک کە یەکێتی نیشتیمانی کوردستان ئێوە عنف لەم شارەیە بەکاربێنێ و چەک بەکاربێنێ و لولەی تفەنگ بکاتە خۆپیشاندەری یان پارتی دیموکراتی کوردستان لە هەفتەی شوبات و یان پارتی دیموکراتی کوردستان لە ڕەواندوز و لەمانە ئەمە ئەکا مێژوو کۆمەڵگە شایەتی ئەوە دەن کە ئێمە دوو هێزی بەرپرسیار بووین کۆمەڵگەی خۆمانمان پاراستە تونند و تیژی چونکە لە ڕاستیە ئەوەی بە تونند و تیژی بێتە بوون ئەو هێزەی بە چەک بێتە سەر حکوم لە یەکێتی و پارتی باشتر نابێ ئەو هێزەی شرعیەتی خوێنی هەبێ شرعیەتی لولەی چەکی هەبێ لە یەکێتی و پارتی باشتر نابێ لەبەرەوە ئێمە قەناعەتمان بە خەباتی ناتوانین بەرامبەر بم پێشلکاری جا بێگومان ئەمە پرسیارێکی باشە نەک بێدەنگ نەبووین بەڵکو فشاری ئێجگار گەورەمان کردووە ئێمەوەی کە پێوەستە بە بزوتنەوەی گۆڕانەوە ئاگادارم کۆمەڵی ئیسلامیش لە جنابی مامۆستا سعدی باپیرۆ بۆ ئەستەکانی تر فشاری گەورەمان کردوتە سەر تێکڕای ئەم دوو حیزبە بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بە تایبەتی دامەزراوە ئەمنیەکانیان بەوەی کە ئەبێ دەست هەڵبگرن لەم ڕاوەدونان و گرتنە ئەبێ دەست هەڵبگرن لەم کارە بەڵام ئەبێ خەڵکی کوردستان و بە تایبەتی لایەنگرانی ئەم دوو حیزبە و لایەنگرانی تریش لە ڕاستیە لەوە تێبگەن کە خەباتی ناتوند و تیژی خەباتێکی بەهێزە کاتێک کە ئاساییشێک یاخود کاتێک کە کەسێکی ڕاستپێردرا و شەقوەشێنێکی حزب دێت لە خۆپیشاندەرێک لولەی فەنجی لێ بەرزەکاتەوە ئەو مانای ئەوەیە ئەو لەو ئەترسێنێک بە پێچەوانەوە ئەم خەباتە ناتوند و تیژیە کۆمەڵگەی ئێمە ئەگەێنێتە کەناری ئارامی ئەزانی کاک حەکیم زۆر گرنگە ئێمە هەوڵ بدەین هەوڵی گۆڕین لە سوڵتە بدەین بەبێ ئەوەی کە خوێن بکەوێتە ئەم کۆمەڵگەیەوە خۆی بەداخەوە یەکێتی و پارتی ئەمەیانەوێ یەکێتی و پارتی زۆر جار بە ئەنقەست خۆپیشاندانەکان بەلا ڕێدا دەبن بۆی بیبن بەرەو عنف ئەبێ ئێمە خەباتی ناتوند و تیژی فێر ببین دام بە خۆمانە بگرین چکە ئەوە بەهێسترا و ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان لە ڕاستیدا بۆ کاک شاسوار بۆ ڕابوون معروف بۆ هەموو دەستگیرکراوەکان لە ئاسی ڕێخەری گشتیە لە ئاسی ژواتی نیشتیمانیە خانەی ڕاپەڕاندنە پەرلەمانتارەکانە من ئەمڕۆ بەیانێکی زۆر تند ڕوو لە ئومەی متحیدە داوام کردووە کە تەدەخول بکەن و لە ئاستەکانی تری شافشاری گەورەمان کردووە و لە ئاستی سەفاراتە ژووری دیبلۆماسی ئێمە یعنی هیچ کەناڵێک نەماوە لە خەباتی مەدەنی بۆ فشارخستنە سەر بەتایبەتی لەم شارەیەکێتی نیشتیمانی بۆ دوورکەوتنەوە لەم ڕاوەدونان و لەم گرتن و ئەمڕۆژ تاڕادێکی زۆر ئەنجامی هەبووە بەڵێ سەبارەت بە ئەرکی مەسەلەن کە بەڕێز لە خەباتی ناتوندیشی زۆر گرنگە ئەرکی کۆمەڵ و گۆڕان مەسەلەن چۆن مامە لەگەڵ خەباتی مەدەنی بکەن یاخود چی بکەن ئەزانی خەباتی مەدەنی بەڕێی من لەم دۆخەیە ئێستا کۆمەڵگەی نێودەوڵەتی بەگشتی ئەمریکا لە سەروی هەمویانەوە ئیتیحادی ئەوروپی کاک حەکیم لەگەڵ ئەوەیان ئەرزێتێک خۆش بێ بۆی بڕۆین بەرەو هەڵبژاردنەکان ئێستا ئەرچی گەورەی کۆمەڵیش و بزوتنەوەی گۆڕانیش ئەوەیە کە جەبهەیەکی نیشتیمانی فراوان
دروست بکەن و زەخت بکەن بۆ پاکردنەوەی قایمەی دەنگدەران چونکە ئێمە کاک حەکیم ئەبێ خۆمان یەکلاکەینەوە ئایا لە ڕێگەی شۆڕش و ڕاپەڕینەوە ئەم سوڵتەیە گۆڕین یان بە شێوازی مەدەنی و هەڵبژاردن یعنی ئێمە زۆر جار دەرکەوت کاک حەکیم دەرکەوت کە ئیرادەی دەنگدەر سەر ڕای ئەو هەموو تەزویرە ئیرادەی خۆپیشاندەر سەر ڕای ئەو هەموو توندوتیژیە ئەم ئیرادانە ئەم ئیرادە مەدەنیانە ئەم جوڵە مەدەنیانە ئەم خەباتە ناتوندوتیژیە کاریگەری هەیە و سوودی ئەوە زیاترە لەوەی کە بە خوێن وەکوتم بە دەوامەی خوێن تەجروبەی سووریامان لەبەرچاوە لیبیامان لەبەرچاوە بۆیە لە ڕاستیدا پوختی بکەمە وەڵامەکەم هەڵوێستی کۆمەڵیش و گۆڕانیش لە بەرامبەر ئەم توندوتیژیانە و فشارەکانیشیان هەڵوێستێکی مێژووی و بەرپرسیارانە بوو بۆ ئەوەی کە کۆمەلگەی ئێمە لە توندوتیژی بپارێزن چونکە هیچ کەسێک لەگەڵ خوێن ڕشتن لەگەڵ توندوتیژی لەگەڵ ناکۆچیەکانە نییە بۆی کە لە ڕێگەی چەکەوە یەکلا بکرێنەوە ئێمە دوو هێزی مەدەنی لە ڕاستی سوپاس دەکەم کاک شوانەگە بگەڕێمەوە لای بەڕێزت پێشتر بەڕێزت باست لەوە کرد کە گرینگە و بەرە نیشتیمانی ئۆپۆزیسیۆنە پێک بێنێک یەکێک لە کارەکانی مەسەلەی کارکردنی بۆ پاکردنەوەی تۆماری دەنگدەران پێتان وایە دەکرێت ئەمە بکەن مەسەلەن کە باز لەوەکرێت کە لە چەمانگی داهاتوو هەڵبژاردن لە کوردستان بەڕێوە دەچێت و هەتا لایەنی کۆمیسیۆن و دەستگای هەڵبژاردننی حیزبەکانیش باز لەوەکەن کە زیاتر لە 20 کورسی پارلەمانی تەزویر هەیە لە تۆماری دەنگدەراندا خۆی ئەوەی مەطلوبە ئەوەیە کە هەڵبژاردنێکی پاک و بێگەر لە داهاتوو بکرێ هەڵبژاردنی پاک و بێگەردیش پەیوەستە بە کۆمەڵێک شێواز و ڕێکار و ڕێگا کە دەبێت بەڕاستی ئەو شێواز و ڕێکار و ڕێگانە هەموو لایەنە سیاسیەکان داکۆچی لەسەر بکەن ئەویش مەسەلەی فشار و تەزویرە مەسەلەی تەزویر تەنانەت ئێستا خەڵکێک لە دەسەڵاتیشدان بەوە دادێنێ کە لە تۆماری دەنگداندا یعنی کۆمەڵێک ناو هەن ئەو ناوانە گەلێک زۆرن دەگەنە نزیکەی 600,000 یعنی ناو خۆشیان لە 5 شێوازدا دەبینەوە یەکیان ئەوەیە کە ناوی مردووی زۆری تێدایە ڕەش نەکراوەتەوە و ناوی تەمەنداری تێدایە و ناوی یعنی لە یەکچووی تێدا و ناوی ئاوارەی تێداوە هەروەها بۆیە پێویستە زۆر گرنگە ئەم تۆمارە تەرکیزی بکرێتە سەر هەرچەندە لەلایەن کۆمیسیۆنی بەغداش بە شێوەیەکی فەرمی داوا لە کۆمیسیۆنی هەرێم دەکرێت کە ئەم تۆمارە پاک بکرێتەوە بەڵام پێویستیشی بە پاڵنەری هەرێمی کوردستانە کە کۆمەڵ گۆڕان لایەنەکانی تر ینی داکۆچی و گلێر لەسەرەوە بکەن کە ئەو تۆمارە دەبێ پاک بکرێتەوە ئەگەرنا بەڕاستی ڕێگەیەک لە ڕێگەکانی ئەنجامدانی تەزویر ئەم ناوانن یعنی ئەگەر 600,000 کەس بەراورد بکەی لەوانەیە بکاتن دەیان کورسی گەلێک زۆرە یعنی بۆیە ناکرێت دەسەڵات بە ئارەزوی خۆی یاری بەم ناوانە بکاتن بۆیە یەکێک لە کارەکانی ئایندە و داهاتووی کۆمەڵ و گۆڕان و بەرەی ئۆپۆزیسیۆن دەبێ پاکردنەوەی تۆماری دەنگدان بێت بەڵێ ئێوە دەتوان لە چ ڕێگەیەکەوە ئەمە بکەن ئایا دەتوانن لە ڕێگەی پەرلەمان خەباتی پەرلەمانیەوە مەسەلەن کار بۆ پاکردنەوەی تۆماری دەنگدەران بکەن یاخود لە ڕێگەی کۆمیسیۆنەوە دەتوانن ئەمە بکەن ئێوە بۆ فشار دروست بکەن وەڵا بە تاکید کۆمەڵێک ڕێگا و شێواز هەن کە دەبێت کاریان لەسەر بکەن یەک ئەگەر بڵێن بەرەی ئۆپۆزیسیۆن دەبێ ینی ئیثارەی ئەو مەوزوعە زۆر بکە و لە میدیا تەوزیع بۆ خەڵک بدرێ خەڵکی پێشنا بکرێ و لە بەغدا لەلایەن کۆمیسیۆنیش بکرێ لە کۆمیسیۆنی هەرێمی کوردستان لە ڕێگای نوێنەرەکانی خۆمانەوە ئیش بکەین لە ڕێگای فراکسیۆنەکانی خۆمان لە پەرلەمانی ئێرە ئیش بکەین ئیدی بەردەوام ئیثارە بکرێ و داوا بکرێ کە ئەم تۆمارە پاک بکرێتەوە لەوانەیە نەتیجەی هەبێ ئەگەر لە مقابلدا هەر بم شێوەی ڕۆی پاک نەکرایەوە هەڵبژاردنیش ئەنجامدرا بە تەئکید ئەوە خەڵک ئەو کاتە دەزانی کە 600,000 ناوی زیاد لەو تۆمارەدا هەیە ئەگەر هەردوو لایەنی دەسەڵاتدار ڕێژەیەکی باشیشیان هێنا ئەوە وەکو جاران بە تەزویرە جگە لەوەی کە فشار و کۆمەڵێک شتی تریش دەیگرنەبەر بەڵێ سوودەکەی ئەوەی کە بەڕێستان کە باز دەکەن کە پێویستە کار بکەی بۆ هەڵبژاردنێکی پاک و دادپەروەر سوودەکەی چییە بۆ ئایندەی دۆخی سیاسی هەرێم یاخود بۆ ئەو قەیرانەی کە ئێستا هەن یا ئەگەر تۆماری دەنگدەران پاک نەکرێتەوە بە پێچەوانەوە زیانەکەی چییە بۆ داهاتوو وەڵا سوودی هەرە سەرەکی و حەقیقی ئەوەیە کە
شکلی حقیقی لە هەرێمی کوردستان بۆ خەڵک دەردەکەوێ ئەوەی کە لە ڕابردوو هەبووە شکلێکی حقیقی نەبووە ئەو خەڵکانەی ئەو لایەنانەی کە هاتوونەتە سەردەسەڵات گەیشتونەتە دەسەڵات بە شکلێکی حقیقی خۆی نەبووە بە تەزویر بووە بە فشار بووە بە کڕینی ئیرادە بووە بە جەبریکردن بۆ لە ئیرادەی خەڵک بە کۆمەڵێک شێوازی نایاسایی و ناشەرعی بووە بەڵام ئەگەر بێت و دەسەڵاتی هەرێمی کوردستان کە باسی ئازادی و مافی مرۆڤ و دیموکراتی گەرایی دەکاتن بێفعلەن یعنی هەڵبژارنێکی ڕوون و ئاشکرا بێتەزویر بێفشار ستاندارد یعنی ئەنجام بداتن بە تەئکید بڵانسی ئەوان دادەبەزی بڵانسی لایەنەکانی تر هەڵدەستی کەواتە بڵانسی هێز و حکومڕانی لە هەرێمی کوردستان دەگۆڕێ لە ئەنجامی ئەوە خەڵکێک کە خراپەکارێک کە گەندەڵە کەستەمکارە لە کورسی حکومڕانی دێتە خوار بەڵام لە مقابلدا خەڵکێک کە لە بەرەی گەلدایە لە بەرەی چەساواندا بەرگری لە مافەکانی خەڵک دەکا قوربانی و زەریبە بەخۆی دەداتن دێتە سەر حکومە و کاتە بە شێوەیەکی باش خزمەتی خەڵک دەکا ئەگەر باش خزمەتی خەڵکی نەکرد ئەوە دیسان لە پێشە با خەڵک دووبارە یعنی ئەو خەڵکانش تووردا و دەنجیان بۆ نەداولیان بێخی ئەگەر کۆمەڵی ئیسلامیش بیت. بەڵێ سوپاس دەکەم کە کوشەر کاتمان کەمەوە سەبارەت بە دوای هەڵبژاردننی خۆناوتە ئۆپۆزیسیۆن بوو لەلایەن کۆمەڵ و گۆڕانە لە بەدەم خەباتێکیدان بۆ کاری ئۆپۆزیسیۆنی ئایا خەباتی پەرلەمانی کاریگەری ماوە یاخود خەباتی مەدەنی چی یعنی چی لە بەدەم چی یاخود کارکردن بۆ هەڵبژاردنێکی پاک خۆ هەڵبژاردنێکی پاک گرنگە و پێم وایە پاراستنی ئەم ئیرادەیە گرنگە خەباتی ناتوندوتیژی ڕاستە ڕەنگە بە ئازار بێ وە قورس بێ و چاوەڕوانی بوێ بەڵام پێم وایە بە خەباتی ناتوندوتیژی زووتر ئەگەیتە ئەنجام چونکە ئەگەر بێتە سەر مەسەلەی توندوتیژی ئەم دەوامەیە ئەم دەوامەی خوێنە بەردەوامە بێ بەڵام بەڕاستیم ئیرادەیە مهمە کاک حەکیم ئەزانی دەنگدان لە کوردستانی عێراق کۆمەڵە کشتی سەلمانووە بیرە نەچێ لە هەنێ لە کۆبوونەوە حیزبیەکانە هەنێ بەرپرسی پارتی دیموکراتی کوردستان بە تەحەداوە ئەیانوت بە بێمنەتی ئەیانوت بە گۆڕانیش و بە کۆمەڵش ئەیانوت هەتا مەسعود بارزانی لە ژیانە بێ ئەبێ سەرۆکی هەرێم بێ ئەوستا سەرۆکی هەرێم نییە لەم شارەیە ئێمە کە بەشێکی هۆکاری ئەوە بوو کە گۆڕان بۆ 5-6 ماگەم پارێزگاری سلێمانی وەرگرت هەرتەنها بۆ ئەوەی بیسەلمێنە کە ئیرادەی دەنگدەر مهمە ئەیانوت ئەم پیاوە بەعسی بووە و نابێ بە سەرۆی پارێزگاری سلێمانی قبوڵی ناکەین و نازانم چی و ئەمانە و هەنێک کەسیش پێیانەوتین گۆڕان ئەوەنە هەزار دەنجی هێناوە ئەوەنە دەنجی هێناوە ئەوەنە زیاتر لە پێشیشێتیەوە بۆ سەر ئەوە متەزویرە بۆ نمونە نەیتوانی و پارێزگار وەرگێ پارێزگارەکەمان وەرگرتەوە ئۆتەمان جیاواز لەوەی لەبینی قەوسێکە ئەبێ ئەمە بڵێم یعنی چکە ببوورە زۆر زارگلەی ئەوە کڕێڵن گۆڕان بۆ لە حکوومەتی هەرێم کشاوەتەوە لە حکوومەتی مەحەلی ناکشێتەوە کاکە ئێمە بەهۆی ئەنجامی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانەوە بەشداریمان کردبوو لە حکوومەتی هەرێمی کوردستان بەهۆی ئەنجامەکانی هەڵبژاردننی پارێزگاکانی کوردستانەوە بەشداریمان کردووە لە حکوومەتی مەحەلیە بەشێکیشی لە ڕاستیە بۆ ئەوە بوو کە بیسەلمێنین کە ئیرادەی دەنگدەر سەر دەکەوێ و ئەم کاتە کاتی ئەوەیە کە باس لەوە بکەین فعلەن ئەگەر ئیرادەیەکی ڕاستەقینە ئەگەر قائمەیەکی پاک ئەگەر پارە و چەک لە هەڵبژاردنەکانە بێلایەن بکەین بەڵێ ئەتوانین گۆڕانکاری گەورە بکەین لە ئەو دوو هێزەیە خۆلای ئێوەنی ئەزانی پارە و چەک لە ئێستادا لە هەردوو لەژێر تهدیدێکی گەورەدایە و ئێستا مجتەمەعی دەوریش تا ڕادەیەک لەسەر خەتە بەوەی کە چیتر یەشێتی و پارتی نەتوانن نەپارە بەم شێوازە بەکاربێنن چکە خۆتەزان بەشی زۆریان دزیوە و بەشەکەی تریشی ئێستا لە دەستان نەماوە نەوتەکەشیان هەر بە سۆزی فرۆشتووە حکوومەتی عێراقیش دەزانین چۆن مامەڵاکە و بەشەکەی تریشەوەی کە پەیوەستیشە بە چەکەوە بە جۆرەی معلوماتەکانی من ئێستا لە مستەوای کۆمەڵگەی نێودەوڵەتی ئاخریکی ڕێخستنەوەی وەزارەتی پێشمەرگەن بۆ ئەوی لەژێر دەستی یەشێتی و پارتی بهێنە دەرەوە دوای پرسیارم زۆر بە کوردی سەبارەت بە موچەی خەڵک کۆمەڵ و گۆڕان دەبێت چی بکەن مەسەلەن بۆ فشار دروستکردن هیچ ڕێگەیەک ئێمە فشارەکانمان بە ئاراستەی بەغاش و هەولێریش بەهێز دەکەین بەڵام لە ڕاستیدا تا ئەم حکوومەتە بەم شێوازە شەرعیەتی مابێ و پێشم وایە لە ئێستادا ئیتر دیسان تۆپەکە دێڵێمەوە لە زۆر بەستۆخی لە ساحەی یەکگرتووی ئیسلامیایە هەتا ئەو زووتر بێتە دەرەوە شەرعیەت لەم حکوومەتە وەربگیرێتەوە وەزارەتەکان بکەون و هەوڵدێنم حکوومەتە هەڵبۆشێنینەوە هەنگاوێکی باشترە بێ بۆی بەغداد تۆزێ بەجددیتر لانیکەم بێتە پێشەوە لەگەڵ هەرێمی کوردستان. زۆر سپاس بۆ بەڕێزان هۆشار عەبدوڵڵا هەڵسوڕای بستنەوەی گۆڕان کە لە ستودیۆی سەرەکی لەگەڵمان بووی هەروەها بەڕێز شوان ڕابەر ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان کە لە هەولێرەوە لەگەڵمان بووی. سپاس بۆ بینێرانی بەڕێز سپاس بۆ هاوکارم خواتان لەگەڵ.